After all these passing years, and for a moment I could almost hear your laughter in my ears. Like time had folded back on itself and left us sitting there again. Funny how a place remembers what people slowly forget. On the porch where we dream about a life we'd never know. We drew tomorrow in the summer air and watched the fireflies glow. We talked about forever, like forever had already been agreed. Back when the world was wide open, on the porch where we dreamed. You wanted a house near the water, I wanted a truck and a little land. You said we'd grow old together without really understanding how life can change direction without asking either heart. How some stories don't end badly, they simply drift apart. Like leaves carried by October wind, far beyond what they expected. The future looks so simple from that wooden porch at dusk. On the porch where we dream about a life we'd never know. We drew tomorrow in the summer air and watched the fireflies glow. We talked about forever, like forever had already been agreed. Back when the world was wide open, on the porch where we dreamed. And if I could sit there one more time beside the girl you used to be, I wouldn't warn us about the heartbreak. I wouldn't try to change a thing. Because every joy and every goodbye led me exactly where I stand. And those dreams we shared together still live somewhere in this man. On the porch where we dream, the sun sinks low behind the trees, and I can still feel those young hearts beating in the warm Tennessee breeze. The future didn't happen quite the way we imagined.
خب وقتتان بخیر. ئەم دیبێتێکی مێژوویە لەبەرەوەی دەم و دەستگاکانە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی بزانن پەیمانە حەیدەری چ لە دەورانە حەیاتیا چ لە دەورانە مەرگیا تێڵایە کە بڕی گێسیقتن دەوڵەتە ئێرانی حتا دەمی ئەیوات. ئەم دیبێتە بۆ دەستگاهای دەوڵەتە ئێرانیە تا زەمانێک تووشە ئەو گوو خواردنن نەون کە پەیمانە حەیدەری ئاگای لە خۆی نەبوو. وەختی خەریک و قنە ئێوەی ئەدڕی ئاگای لێ نەبوو ئێوە چیتان نەکرد. و ئەم دیبەیتمە بۆیە کرد بۆ خاتری ئەوەی کە تەمام ئەو سەودا کە هەستان بەربادی دەم. من نە مارکسم کە بدونە ڕێلگوزاری بڕۆم تا تۆ بیگریتە دەست و فاسدیگەی و لە مەسیرە خۆت بەکاری بووی. و بزانیت کە لەحزە بە لەحزە حەرەکەتت کرد دانە بەدانایانم زانی. و بزانیت کە مەلەف دەنگ ئامارە گشتی ماوەلاوە و تەمامە ئەمانە ئیجازە نادا بە تۆ بە مەقسوودت بگەی. و ئەما تۆزیح لەبەرەوەی خاس بزانی زانیم تا تۆزیح بۆ بەم. من ڕۆژە ئەوەڵ ئاخێزە کوردەوارە سەربەخۆم دانیا زانیم ئێوە مشتێک کەوڕی زادەی بێتەبارن وانە ئەقڵتان هەست نە شەرەفتان هەست نە مێژووتان هەست نە دەوڵەتتان هەست نە میللەتتان هەست. و من زانیم کە هاڕیاکترین مردمە ڕۆژهەڵاتە ناوەڕاست کوردەوە قەومی کریاگە. ئەوەیشی لە توو لە عمرما تووشی بووم لە خۆسران لە کوردەوە قەومی کریاگ تووشی بووم. ئەمما من مەشیایە تەمەدونە ئەم مردمە زیندوو کردایەتەوە تا تۆڵەیە مێژووییم لە نظام سڵتە و لەوانەی کە وەزعیەتە تەمەدونە ئێمەیان وا پێ کردو 4.5 ملیۆن ئینسانە وەکو ئێمەیان وا پێ کرد لە دەست دەربێرەوە. من ئەمزانی هەردوو نەفەرێک کە تەشکیل بوێ نەفەرە سێوەم ئێوە بە عنوانە دەستگاگە لە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی گرای تێخەن. و ئەمزانی کە ئەتوانێت نزیکترین کەسەکانت تۆ گرای دەوڵەتە ئێرانی بێ. بە پێچەوانە من فکر ناکەم دەستگاهە ئەمنیەتی سرفەن خەڵکی ئەگرێت وە سرفەن خەڵکی ئەشکەنجەکات. من فکرەکەم کە کارە دەستگاهە ئەمنیەتی موازی سازی، انحراف، مطالبە سازی، سەرسازی، چهرە سازی و ئالتەرناتیڤ سازیە. بۆ ئەمە دەورە ئەوێنن، پسپۆڕیان هەست، هەزینەی بۆەکەن، مطالعاتەکەن، کار ئەکەن، ئەبزاریان هەست و نیروی بۆ بەسیجەکەن. من کارێکم کرد کارستان. خۆتان نەزانن تەمامە تاریخ شەهادەتەدا تاریخە ئەم سەرزەمینە بە هاتنە من و جەریانێک ناوم یا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئاخێزە کوردان دەسیت پێکات و دەست پێکا و بەردەوامەوێ. و ئەمما جەهانە کوردیە کە من دامڕشت دامنیا خۆنیمۆ شاید و ئەقڵ کوردە پەخمە نەگا جەمیکا وەلێ و ئەقڵ ئەو کەسەی وا دەوڵەتداریەکە ئەگا ئەزانەوە دەردەکیەخوا. و من باشە زانم کە ئەمە بە بڕی تەغییرات ئەتوانێت موردە کارکردە دەوڵەتە ئێرانی بێ تا تەمامە قەزایە و مشکڵاتە خۆی پێ هەلکە. و ئەمما غافڵ لەوە نییەم کە لەناو ئەم سەرزەمینە ئێمە بە تایبەتی کوردەوە قەومی کریاگە تێڵا لەقم بڕیاگ و 5 قەران
ئەجدا و ئابادە گەوادی ئەفرۆشێ. حداقل تاریخ معاصر پڕە لەم نمونانە، پڕە لەم نمونانە. و ئەمما دوای ئەوەی کە دەوڵەتە ئێرانیم گەیان بەمەی کە مەجبور بوون لە یەکتری بکوژن، بۆتان ناچێتە بەرەو، دوای ئەوەی کە دەست و دەسەڵۆکە تڕۆکانە کوردبازیتانم تڕۆ کرد، ئێوە بۆ داهاتوو هەم چیرۆکتان گەرەکە، هەم ڕەوایەتتان گەرەکە، هەم ئێشێ کارێ بکەن کوردە قەومی ئیتنیکی ئاڵترناتیڤێکی بێت. پەکەکەی جاکشتان تەواو، حکوومەتە گەوادە ئەقلیمە کوردستانتان تەواو، کۆمەڵە و دموکراتان تەواو، پاکتان تەواو، گشتی تەواو. چی ئەکەن؟ دوای مەتنە ئاخیز چی ئەکەن؟ کوردە قەومی ئیتنیکی بێ ئاڵترناتیڤ تێڵنەوە؟ نە، تەبعەن نایەڵنیوە. ئەی چی ئەکەن؟ تەبعەن ئەم قنەرانە هەنوانە ئوردوگاکانە پاک و کۆمەڵە و دموکرات و پەکەکە و بژاک، ئەم قنەرانە گشتیانە دەنە دەمە یەکتریوە تحت ناوە ئینشعاباتی یەک لە دوای یەک، بە فاوند خۆتان، یعنی بە پوڵ خۆتان، 1 ملیۆن دلار 2 ملیۆن دلار لە تەریقە حکوومەتە ئەقلیمی کوردستان، لە تەریقە کەسانێکۆ کە یەک زەمانێ ئیدعا ئەکەن یارە من بووگن کە یارە من نەوگن، یارمەتی دەری من وگەن کە یارمەتی دەری من نەوگن. ئەوانیشە بوونە لای خۆتان. ئەگەڕێنە ناو کڵاپ هاوسەکەم بزانن کی هات کەسە سەر ئەستەیجەکەم، تەکە کیا تەلەفۆنی قسەم کردگە بە عنوانە یار ئەیوەن حەج کەسێک کە من تەئیدی نەکە بخۆم یارە من نییە، داهاتووی دوای مەرگیشم جانشینی هەست بۆ بۆیم دانیاکە. وەلی ئێوە گەرەکتانە چی بکەن؟ ئێوە گەرەکتانە لە ئەووەڵە شروع بکەن لە دەروون مەحفلیە خۆتانە چهرەیە من ظاهرن تەخریب بکەن. بۆ تەخریب بکەن؟ بۆ خاتریەوەی شەحامەتە ئەوە پێیاکەن جمێن بەن لەبەرە خۆتان و وەگەنە شەواڵ لەقنە ڕاهبەرتان دەرتیرم. ئەمە نوکتەیەوە. نوکتەی دووەم، ئێوە احتیاجتان هەست بە هەیکەلە پەیمانە حەیدەری، عەکسە پەیمانە حەیدەری وەکو عەکسەکەی مارکس بیدەنە پشتە سەرتان، شروع بکەنە قندان لە ژێریوە. تا تحت ناو ئالترناتیڤ جدید ئاخیزە کوردان فکرەکەن کە پەیمانە حەیدەری پوڕ و ئیمکاناتی نەبوو، پەیمانە حەیدەری داری بڕیەق نەگشتتان بە وزارەتە اطلاعات و بە یەکێتی حیست و مەلەفە گشتانە مەست، بە دەستگاهای ئەمنیەتیتان و بە سەرکردایەتیتان و بە پارتی گەوادتان و مەلەفە گشتانە مەست. و بەخاس بزان تەمامە ئەو دەست و دەسەڵۆک و جاسووسانەی کە لێتانم دروست کرد و ئەو ئامارە قنە تەک تەکتانە کە لە دەستماوە، ئێوە فەکرەکەن تەکی کیا تەرەفۆگەن؟ و فکرەکەن من بازیەکە ناخوێنمەوە وەختی دایکە دەوڵەتی ئێرانە گێم دەوڵەتی ئێران پلان بۆ مندانێ. من دەمێکە بەم دنیا نیم، بای خیاڵیشم نایێت، وەلێ هەتا قیامە قیامە دەتان نێمە سەرە ئەو قامە کە بابزانن هەر گەوادێک، هەر دایک جندەیەک تحت ناوە پەکەکە کۆمەڵە پژاک، دەڵە حیزە کۆنە کۆمەڵەی، دەڵە گاندەرە دموکراتی، کونیە پاکی تحت ناوە ئاخێزگەرێکی و جەم و بێتۆ بچووکترین وشەی لە دێڕە ئاخێز هەڵگرت. ئەوەی تی ئەم ساڵانە گوێ لێگرتگە خۆی بە پیاگەزانێ وەکو سەگ ئەیان تۆپێنێ لە تەرەفە منۆ تۆخمە حەرامزادە، وەڵەدە زنا، مادەر قەحبە و جاکەشە دنیان. ئەوە لە تەرەفە منۆ دایکە دەوڵەتە ئێرانیش کە لە دنیا پێوە بوەسم، من دایکە دەوڵەتە ئێرانیم گاگە هەتایە ناوێتۆ دەوڵەت و نابوودم کردگە. ئەو دەنگە ئەهوراییە بابزانی، دەنگی خوداییە بابزانی، واسم پاشیتانم کردگە خوا هەڵتان ناگرێتەوە. ئەمیش بە دانیا بابزانی بەر لەوەی
بەرلەوەی هەر اتفاقی بکەفێ جەڵتێ لێم با لە جێگێک و بکەوم دنیا زاو و مەرگە ئینسان ئاگای لە سانیەکی تری خۆی نییە ئاخرین کارێکە بووم تەواوی بکەم بەسەردانەوە جەهانە کوردی ئەو جەهانەسە من خوڵقاندم لە نەتیجەی ڕەنجەکانە ئینسانە کوردیەکە وا گوناحی کرد لە ناوە ئێوە گەورە بوو وا تووش ئێوەمانان بوو لە گوناحباریە دڕیا جەهانێکی تری دروست کرد دایکە ئەوەڵ تا ئاخرتان بگێم گوو بکەمە قەورە باوکە ئەوەتانە وافرە پیاگە خاسەس دایک جندەگەل هەر کەسێ دەست باتت مەتن من انحرافی تێبخە دەوڵەتە ئێرانی پەڕ و پووت ئەوێ گولی ئەکا من شتێکم بۆ تۆ دانیاگە کە گولتکە و گولت ئەکا بەچە کوونی تۆخمە قەرەج تۆ فکرەکەی من ئاگام لە خۆم نییە تۆ فکرەکەی وەختی عادی داهەنیشم خۆمەکەم و گێل سعیەکەم خۆم ئەحمەقەکەم وەختێ تەکتا قسەکەم هەواسم و کونای قنەتان نییە نازانم خەریکە چین دوای من هیچ کەسێ لە ژێرە عەکسە من بێجگە لەو کەسێک کە خۆم هەڵیە بژێرم نە لیاقەتی هەست نە حەقی هەست دەست بوو مەتنێکە من دامنیاگە بیوات تۆ شوایتە سەرە مەرگا نابود بووکی نابود دەکەم حەچی کوونی دەور و بەریشتە نابودی یەکەم ئەمە وت ناوم نەهاورد ئەمە وت خەتەکە دروست بوو با بزانی من خوێندگمەسەوە با بزانی من لە جێت و دانیشم فڵانە کەسە کوژم با بزانی لە تۆ خاستر بازیەکە زانم ئەزانم ئینتهای بازیەکە وا لەکوێ وەێ با بزانی دایکتم گا خراو دایکتم گا نەتانوێنم هیچ بەچکە حیزە کوونیە بە ناوە کوردباز بچووکترین جملەیەک لە کەلامە من استفادە بکە گوو بخوا ناواخیز بنێتە سەریوە کوونیەکانە قەندیل قنگەکانتان مەلنە قەندیل جاکەشەکانە ئوردوگا بە کۆمەڵەوە و دیموکرات و بە پاک قنگەکانتان بن لە ئوردوگاوەکەی بیدەنا وەگەرنە ئەدەم قنگتان بدەڵن من وەکو مەسیح وام ها کە ڕژیا فرەکەسێ تێتە کۆڵ وشک ئەتانگێت وا گشتتانم نابود کرد پس حاریمان بوو تەکەکیا تەرەفین و من حاریم بوو تۆکی من تا ئەگرا دەسم وا لە قنگە تەکتەکتانە تۆ فکرەکەی من دەوروبەر خۆم خەوەرم نییە بۆ مەحەل لە کەستانم نەنیا بۆ کەستانم جدی نەگرت بۆ دەرم شابم بۆ هیچ کەسی وا نەکرد بۆ کارتم وا هیچ کەسێ نەدا بۆ زیختان کرد یەک ئەعتلافتان نەکرد خۆ دەسم کردو قنە ورد و دەرستان یعنی تۆ پێی دوا بوو من نازانم یعنی تۆ پێی دوا نەبوو ئەم مودەتە من گشتتانم بازیدا بازی خاسێکتانم دا ئەم بازیشە هەر من ئەیوە مۆلێتان چون من لە کونزامەکان واتمە دەر بە چەکفنیەوە ئەزانن زام چییە